ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەڕامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوریم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە خاوەن پێداویستیە تایبەتەکان و لە ئێستادا باز لەوە دەکرێت کە کێشە و مەعاناتێکی زۆر لەلایەن خاوەن پێداویستیە تایبەتەکانەوە هەیە و ئەمە وای کردووە بێتە هۆی زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان لە نێوانیاندا و کەیسی جیابوونەوەی هاوسەرێتی لە نێوان خاوەن پێداویستیە تایبەتەکان زیایی کردووە. لە وڵاتانی پێشکەوتوو هەمیشە گرنگیەکی زۆر تایبەت دەدرێت بە خاوەن پێداویستی تایبەت و بەشێکی زۆری بودجەیان بۆ تەرخان دەکرێت و هەمیشە گوێ لە کێشە و گیر و گرفتەکانیان دەگیرێت و گرنگیەکی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەت دەدرێت. ئەوەی کە لە وڵاتی ئێمەدا هەیە ڕەنگە بەشێک لەو هاوکاریانە کرابێت بەرامبەر خاوەن پێداویستی تایبەت و گوێ لە داواکاریەکانیان گیرابێت، بەڵام ئەوەی کە دەوترێت بە پێی پێویست نییە و ئەو بودجەیە یاخود ئەو موچەی کە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان تەرخان کراوە بە ڕێژەیەکی زۆر کەمە و بەشی پێداویستیەکانیان ناکات و ڕەنگە ئەمەش هۆکارێک بێت بۆ جیابوونەوەی خێزان و هەڵوەشانەوەی خێزان لە نێوان خاوەن پێداویستیە تایبەتەکاندا. ئەوەی کە گرنگە بپرسین چۆن بۆ لەمە و دووە گرنگێکی تایبەت بدرێت بە خاوەن پێداویستیە تایبەتەکان و خاوەن پێداویستیە تایبەتەکان داواکاریان چییە لە حکوومەت و داوا دەکەن چۆن زیاتر گرنگیان پێ بدرێت بە شێوەیە کە بەردەوام گوێبیستی کێشە و گرفتەکانیان بن و وا بکرێت ئەو کێشانەی کە هەیەە ئەگەر چی نەتواندێت لە نایش ببرێت بەڵام بەرەو کەمبوونەوە ببرێت. تەورم جاری بەرنامەکەمان تایبەتە بە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە سەرەتادا راپۆرتێکمان هەیە، راپۆرتەکە بینین و لەگەڵتان بەردەوامە بین. لە هەرێمی کوردستان زیاتر لە 80,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە. لەو ڕێژەیەش زیاتر لە 4600 کەسیان کورتەباڵان. هاوکات بەشی زۆریشیان پرۆسەی هاوسەرگیریان پێکێنا و لە ئێستاشدا بەهۆی قەیرانی داراییەوە لە بارودۆخێکی دژواردا دەژین و بەشێکی دیکەشیان لە خێزانەکانیان جیابوونەتەوە. ئەم خاتوونە کورتەباڵایە پێش 2 ساڵ لە کەشێکی گەرمی خێزانیدا هەموو ساتەکانیان بەخۆشی تێدەپەڕی، بەڵام ئێستا سەرمای ساردی زستان ئاوێتەی کەشی ساردی نێو خێزانە هەڵوەشاوەکەی بۆتەوە، چونکە ماوەی 2 ساڵە هاوسەرەکەی جیابۆتەوە و بە دڵێکی شکا و چاوی پڕ لە فرمێسکەوە دەڵێت بەهۆی نەبوونیەوە هاوسەرەکەم لێم جیابۆتەوە و ئێستا پێکەوە ناژین. ئێمە کە مندامان لە ژێنێکی زۆر ناخۆشین. من تقریبی 8 ساڵە زەواجم کردووە و نزیکی 2 ساڵی شەبێ لە پیاوەکەم واجیا بوومەتەوە بەبوونی ئەم قەیرانی داراییەوە، یعنی بەڕاستی لە ژێنێکی زۆر سەختین. 2 مناڵیشم هەیە و 2 مناڵەکەشم لای خۆمە، نەمەعاشێ نە ئیشێ، چاوەڕێی 6 مانگ جارێک 2 مانگ جارێک 150,000 وەربگری، کرێکی مانگی 250,000 کرێ. لە ئێستا کرێخانوی 3 مانگیشم لەلایە 250,000 خۆشی درێژخانم لەگەڵایە. من شەکرەمەوە زەختمە و دڵیشم تەواو نییە. مناڵەکانیشم دەرزی گەشان بۆ بەکارێنم، هەموو مانگێک 2 دەرزی بە 150,000 ئەبێ بۆیان بکڕم. ئەو 2 ساڵیشە بۆم بەکار نێناون. ئەم خاتوونەش کە کورتەباڵایە تەمەنی 52 ساڵە، دوایەوەی بۆ ماوەی 21 ساڵ لەگەڵ هاوسەرەکەی پێکەوە ژیان، ئێستا جیابوونەتەوە و ماوەی ساڵێک و 6 مانگە لەگەڵ 4 منداڵەکەی پێکەوە لە خانووی کرێدا دەژین و تەنها سەرچاوەی داراییشیان موچەی خاوەن پێداویستی تایبەتە. ئەمە چارەنووسی سەدان خێزانی تری خاوەن پێداویستی تایبەتە کە لەبەر کەم درامەتی شیرازەی خێزانیان شێواوە. 4 مناڵم هەیە، زروفم زۆر ناخۆشە، تەنها بە 2 مانگ جارێ 150,000مان هەیە. 150,000 چۆن ژیان دابینەکە؟ مەکتەب کرێتەوە، 3 مناڵەکانم تەلەبەن، رەفیان ناوێ، کرێچیم ژیانم قورسە و هیچ ژیانمان نییە. تایبەتی کورتەباڵا ئیش بۆ ساغەکان نییە. ئایا بۆ کورتەباڵا هەیە؟ هەموو جارێ بەچێتان هێڵە من ئێوەم بۆ بەخێو ناکرێت. ئەڕۆم ناتوانم بەخێوتان کەم، کرێم بۆ نایرێ، ژیانم قورسە. عومەر جەبار
سەرۆکی لەقی سلەیمانی کۆمەڵەی کورتەباڵاکانی کوردستان دەڵێت نزیکەی 200 خێزانی کورتەباڵا بەوەی خراپی بژێوی ژیانیان لێک جیابوونەتەوە. ئێمە کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان بەڕاستی قەیرانی دارایی زۆر تاسیراتی کردوەتە سەر ئەو کەسانی کە بەڕاستی ئایلیان پێگەێناوە. زۆربەی ئایلەکانش خۆتان دەزانن ساکە زەواجەکانی هەڵوەشایەتەوە ئایلیان هەڵوەشایەتەوە زۆری جیابوتەوە وەکو کورتەباڵە خۆیان پێداسی تایبەت زیاد لە 200 ئایل جیابوتەوە. ماوەی چەند ساڵێکە قەیرانی دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کاریگەری خراپ لەسەر تەواوی چین و توێژەکان و بەتایبەت چینی موچەخۆران و خاوەن پێداویستیە تایبەتەکان دروست بکات. بۆ ئەو مەبەستەش چەندین خێزان بەو هۆیەوە لێک جیابوونەتەوە لە کاتێکدا لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو خزمەتکردن و چاودێریکردنی خاوەن پێداویستی تایبەت لە کاری هەرە پێشینەکانی حکوومەتە. هێمن کەمال، کورتسات نیوز، تایبەت بە بەرنامەی فایل و دیاردە. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان، لەگەڵتان بەردەوامە بین بە میوانداری هەریەک لە بەڕێزان شانە و پێشڕە و پارێزەر و لێپرسراوی پەیوەندیەکان لە یەکێتی نابینایانی کوردستان، عومەر جەبار ساڵح سەرۆکی کۆمەڵەی کورتەباڵەکانی کوردستان، عومەر خدر سەرۆکی لقی سلێمانی یەکێتی نابینایانی کوردستان، هەروەها چەند میوانێکی تر لە سۆدیۆ لە لای ئێمە ئامادەن کە لە زاری خۆیانەوە باز دەو کێشە و گرفتانە دەکەن کە هەیەە. بەخێر بن دووبارە کاک عومەر با سەرەتا بێمە لای جەنابەت لە لێدوانێکدا باست لەوە کردووە کە لەم ساڵدا زیاتر لە 200 خاوەن پێداویستی تایبەت ژیانی هاوسەرێتی هەڵوەشاوەتەوە و کەیسی جیابوونەوەتان هەبووە. هۆکاری ئەم کەیسانە هۆکاری ئەم جیابوونەوەنە ئەکرێ بڵێن تەنها بارودۆخی ئابووری و داراییە؟ وڵات سووریا جوان بوو بە تایبەتی ئەو کورتەباڵایەش دانیشتبوو بە دیار سۆبەکەوە ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی خوێندنەوەیەکی جوانی بێ. یعنی کورتەباڵا هێش و ئازاری زۆرە بە تایبەتی لە هەموو بوارەکانە لا نەخەن ساکە لەم کاتەدا خۆتان دەزانن لە ڕووی ستەمەنیوە لە ڕووی کرێچیەوە لە ڕووی داهاتەوە هیچ داهاتێکی ئەوەیان نییە بە تایبەتی ژیانێکی سەرچاوە یانی 100,000 بنارت پێڕەوانە بینی حکوومەتی هەرێمی کوردستان من بە حکوومەتی خۆمی نازانم. زۆربەی کورتەباڵەکان بە تایبەتی ینی خاوەن پێداویستی تایبەتەکان بەرەو ژیانێکی خراپەڕن. من ساکەوەڵی 2021 دیاتوە ینی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان سەرچاوەیەکی نەبێ ینی ژیانێک نەبێ بۆ سەرجەم خاوەن پێداویستی تایبەتەکان وڵاتەکانی پێشکەوتوو لە وڵاتە پێشکەوتوەکان ئەو کاتە بودجە ئەڕاتە پەرلەمانەوە باینی خاوەن پێداویستی تایبەتەکانەکە نوێنەری خاوەن پێداویستی تایبەتەکان کە ڕێیان لێوەرگرن چیان پێویستە چیان پێداویستیەکانی ڕۆژانەیە. ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ژیانمان خراپە. من بەرپرسم یان سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستانم ئەگەر من چارەسەری یەکێکم بۆ کرێ دووم بۆ کرێ سیانم بۆ کرێ یانیارەوە ناتوانم. من زۆربەی ئەمە بە تایبەتی سەرۆکی حکوومەت هەموو یەکەوێتە سەر باڵی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکی حکوومەت بە تایبەتی سەرۆکی هەریەم کەواتە کامەرێ پێتان وایە بەشێکی زۆری ئەو کەسانی کە جیابوونەتەوە هۆکارەکەی بە شێوەیەکی سەرەکی ئابووریە یاخۆت کەمی ئەو موچەیەکە هەیەە؟ ئابووریە بە تایبەتی ئابووریەکە و بە تایبەتی داراییە. دارایی تۆ ژیانێکت نەبێت تا بە تایبەتی ژیانێکی سەرچاوی نەبێ هەیەکە تۆ ژیانێکی خۆش نەبێتە سەری. ئەمە نامانێ وەکو ناڵێکی بەرپرس بژین نامانێ. ساکە خۆت دەزانی ساکە کورتەباڵەکان زۆربەی ینی لە ماڵەوە ینی بۆ ساکەکان ساکە کار نییە. پێدوانی ئەمەش هۆکارێکی تر بێت بۆ ئەوەی کە بەرەکەوتن لە نێوان خێزانەکاندا هەبێت و هۆکارێکی تر بێت بۆ جیابوونەوەی خێزانەکان نەبوونی کار بەردەوام لە ماڵەوە کە ئەمە ڕەنگە بۆ خۆی جارێکی تر کێشە دروست بێتەوە لە ناو خێزانەکاندا. بەڵێ من نەبوونی ئەوەیە بە تایبەتی تۆ ساکە ئەو باسی کرد ینی ڕۆژانە خاوەن کری خان و مڵک دێتە سەری ینی لە ماڵەوەی ساکە یان لە ماڵەوە لەسەر دایک و باوکێتی یانی ژیانێکی قورسەکەوێتە سەر دایک و باوکی یانداەتێکی ئەوەیان نییە.
بەڕاستی زۆر باشە کاک عومەر من دوای گەڕەمەوە لای جەنابێت زیاتر باس لە کێشە و گرفتەکانەکەین کاک عومەر ئێوە جەنابتان وەک یەکێتی نابینایان کێشە و گرفتەکانی ئێوە لە چیدایە و ئەو کەسانە تا چەند ئێوەش دەگرێتەوە کە باس لەوە دەکرێت بەشێکی زۆری خێزانەکان بە تایبەت خێزانێک کە خاوەن پێداویستی تایبەتن شیرازەیان تێک دەچێت و هەڵدەوەشێنرێنەوە و کەیسی جیابوونەوەکان زیایی کردووە بەڵێ سەرەتا دەستخۆشی لێ دەکەم لە نەخان زۆر سپاس ئەگەر بەس لە کێشە و محانەتی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەت نابینا بکەین کێشەکانمان زۆرە بەڕاستی ئەوەی کە نابینان ئێستا لە ئێستادا کردویانە و دەیکەن ینی هەمووی بە جوهدی خۆیانە و حکوومەت بەڕاستی زۆر کەم تەرخەم بووە لە بواری دەستەبەرکردنی کار خۆ ئێمە بەدەیان نابینامان هەیە لێک جابەتەوە لەسەر ژێوی ژیان و لەسەر ئەوەی کە هیچ داهاتێکی ئەو تۆیان نییە وە بە ئێمە زیاتر لە توانم بڵێم 40-50 کەسمان هەیە کە خرجی زانکۆیە بڕوانامەی بەکەلەرەسی هەیە حکوومەت کاری دامەزراندنیان بۆ ناکە محامیمان هەیە توێژەری کۆمەڵاتیمان هەیە ئێمە شۆکە کەسێکی ئاسایی ینی توانیمان دوا قۆناغی خوێندن کۆتایی پێبێنین و ببڕین بگرە مازستەر و دکتۆراشمان هەیە تەلەبمان هەیە بەڵام لە هەمان کاتە کاری دامەزراندنی بۆ نەکرێەوە ئەگەر ئێمە هەر نامانوێ بڵێن کاری دامەزراندن بکرێ بۆ ئەمانە یاخود با حکوومەت ئەوەی بۆ بکە ڕێگا زۆرە دەرفەت زۆر ژیانی کەمەندام خاوەن پێداویستی تایبەت بگۆڕی دەتوانین لە کەرتی تایبەت حکوومەت بۆ نمونە بکاتە مەرز لەسەر کەرتی تایبەت کە هەر ئەوانەی کە خاوەنی بڕوانامەن وەکو پارێزەر وەکو توێژەری کۆمەڵایەتی وەکو لایەنێکی تر دەتوانێت لە کەرتی تایبەت ئەوانە کاری دامەزراندنیان بۆ بکات باشە کاک عومەر باس لەوە کرد کە ئێوە لای ئێوەش کەیسەکانی جیابوونەوە زیایی کردووە بەدوای هۆکارەکانە چوون یعنی کەیسەکان ببینن خۆتان قسەیان لەگەڵا بکەن بزانن هۆکاری ئەم جیابوونەوەوانە چییە؟ هۆکاری جیابوونەوە ئەتوانم بڵم لە سایانەوەتی بژێوی ژیانە و کەمی داهاتە ینی بە 150,000 کورت توانی ینی مناڵەکرانی ڕۆژانە ماگانە 150,000 دەوێت ینی کە هەر مەسرفی ڕۆژانەی خۆی ینی کاتە پێتان وایە کێشەی ئابووری کێشێکی گرنگە لەوەی قەناعەت و باوەڕکە لا نەخان ینی بەدەیان حایلەمان هەیە ئێمە شیر و دایبەکەشیان بۆ دەکڕین وەکو ڕێکخراو بەڵام ناتوانێت ئێمە خاوەنی 5,000 ئەندامین بەچی دەتوانێتەوە هەر 5,000 ئەندامەکە تۆ بتوانێت شتیان بکە زۆر باشە دواتر باس لەوەکەن کە ئێوە وەکو ڕێکخراو چۆن هاوکاری ئەنجامەکانتانەکەن کاک شاناو جەنابتان وەک پارێزەری یەکێتی نابینایان لە گرنگترین ئەو کەسانی کە ئێوە ئەیبینن چییە ینی ئەو بەتایبەت ئەگەر باس لە کەیسی جیابوونەوەکان بکەین ئێوە بە دووادات چونتان کردووە خو تا چۆن هەوڵتان ناوەکە نەگاتە ئەوەی کە لە دادگا ئەو کەسانە لە یەک جیا ببنەوە دەست خۆش خاتون گیان سپاس بە خێراتنی هەموو میوانەکانەکەین سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بە جەنابیش دیارە کێشە و گیر و گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەت بە گشتی و نابینایان بە تایبەتی کێشەگەلێکی ئەوەندە زۆرن ڕەنگە ئەمەی کە ئێمە باسیەکەین جەختی لێەکەینەوە بەشێکی کەم بێ لەو کێشانە بەڵام کێشەکان بێگومان دواتر کاتێک کێشەیەکی ئابووری ئەبێ ڕەندانەوەی کۆمەڵایەتی لێکەوێتەوە ڕەندانەوەی کۆمەڵایەتیش ئەوەیە کە لێکترازانی خێزان کە خێزانیش لێکترازات کۆمەلگایەکی تەندروستیش بەرهەم نایە ئەمە وەکو با بڵێن بنچینە ڕئیسیەکەی توێژینەوە کۆمەڵایەتەکەی بۆ بابەتە یاسایەکە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لە ناو توێژی نابینایە ئەو کەیسانەی کە هەیە دیارە بەگشتی لە خاوەن پێداویستی تایبەتەکان و تایبەتتر لە توێژی نابینایانە کەیسی جیابوونەوەکان ئەکیت کۆمەڵە کەیسن و ئەو کەسانی کە جیا ئەبنەوە وەکو ئاماژیان پێکرد هاوڕێیان هۆکارە ڕئیسیەکە با بڵین هۆکارە سەرەکیەکە هۆکاری ئابووریە یعنی بژێوی ژیان ئەو بە 150,000 با بڵین ناوی بنین موچە کە من دایمە لە بینی ئەڵەم لە نێوان دوو کەوانەیە یعنی ناوی ئەنیچکە ئەویش بۆیە پێی ئەڵەی موچە بۆی ڕوانگە یاسایەکە هەڵەیتیانەکەین ئەجینا ناچێتە بابی موچەوە 150,000 باشە کاکشالاو ئێوە وەک پارێزەر کارتان لەسەر ئەو کەیسانە کردووە ینی پێ وایە کە بەڵێ ڕاستە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە داهاتێکی ئەوتوان لە بەردەستانی خێزانەکان جا من ویستم ئەمەد بۆ ڕوونکەوە هۆکارە سەرەکیەکە کە ئێمە ئەڵین هۆکاری ئابووریە بەڵام لە خوار ئەم هۆکارە ئابووریەشەوە کۆمەڵێک هۆکاری تریش هەیە بێگومان وەکو چۆن لە هەموو کۆمەلگای بەگشتی کە سێری ئەەکەین ئەڵێ هۆکارەکانی جیابوونەوە جگەل لە هۆکاری ئابووریەکرێ هۆکاری کۆمەڵایەتی بێکرێت و نوتیژی بێکرێ تەداخلاتی کەسانی سێهەم بێ ینی بۆ نمونە لە دەرەوەی خێزانەکە و کرێت تۆڕە کۆمەڵایەتەکان و پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئەم بابەتانە بێ ئەمە بەگشتی هۆکارەکانە بەڵام بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و نابینە بەداخەوە یەکێکی تر لەو هۆکارانەی کە من زۆر بە تایبەت تێبینی ئەەکەم لە کەیسەکانە تێنەگەیشتنی کۆمەلگایە
لە دۆخی کەسێکی نابینا ینی بۆ نمونە زۆر باشە کەسی وەها لەو شێوەیەتان هەیە کاک شناکەت ئەکیدی هەیە لە ناو کەمەندامانە لە ناو نابینایانە کەیسی وەها هەیە بۆ نمونە کەسێک ئەگەر خۆی کەسەکە ئاساییە یان نابینایەک و کەسێکی ئاسایین دەوروبەرەکە ئەم دۆخە قبول ناکەن تەسیرات لە خێزانەکەکەن تەسیراتی دەرەوە تەداخلاتی کەسی سێم و قبول نەکردنی یەکتری و لەگەڵ هۆکارە ئابوورێکەشا بەداخەوە ئەمانە هەمووی لەیەکێنەوە بێگومان کەیسی جیابوونەوەکان زیاترەکە زۆر باشە دواترە گەڕێ وڵات ئەمەش وەلای میوانانەی کە لێرە ئامادەیان هەیە بەناسخان وابزانم جەنابتان یەکێک لەو کەیسانی کە جیابوونەتەوە گەر باسێکی کەیسەکەی خۆتمان بۆ بکەی ئەگەر مایکەکەی بەنێ سپاسدانەکەم بەخێر بێت سپاس دەکەم دەستخۆشیت لە یەکەم لانەخان زۆر سپاس بەڵێ من خۆم یەکێکم لەو قوربانیانەی کە خێزانەکەم هەڵۆشایەوە بەبوونی قەیرانی دارایی و نەبوونی ئیش و بێموچەی و ئەمانە چەند ساڵ زەواجت کردبوو؟ من 8 ساڵە زەواجم کردووە تقریبی 2 ساڵیشە لە پیاوەکەم دابڕام جیابوومەتەوە هۆکاری سەرەکی جیابوونەوەکەتان ئەوە بوو کە موچەتان کەم بوو یاخو لە ڕووی داراییەوە داهاتێکی ئەو تۆتان نەبوو کە بتوانن پێی بژین بەڵێ هیچ داراییەکمان نەبوو لەبەرێ پیاوەکەم کرێکار بوو ئیشی دەستنا ئەکەوت کرێکاری نەبوو خۆشم داهاتێکی وام نەبوو مناڵەکانم نەخۆشن مناڵت هەیە بەڵێ دوانم هەیە خۆشم نەخۆشی درێژخایانم لەگەڵا مناڵەکانم دەرزی گەشان بۆ کڕم هەموو مانگێ بای 150,000 160,000 بەلایانی کەمەوە 2 ساڵیشە بۆم بەکار نێناون لە بەروی ناتوانم توانێت کڕینم نییە لە ئێستادا بژێوی ژیانی جەنابتان لەسەر کوێ ینی گەڕانەوە ماڵی باوکتانیان بۆ خۆتان لەگەڵ مناڵەکەتان خۆم ئێستا حالن لە خانی و کرێیام چاوم لە قاپی خوا و کەعمەرە کە زۆر یارمەتیمە و دەستخۆشی لە یەکەم هیوای تەمەند درێژی و لەش ساقی بۆ خواستم بەڵێ کاک عومەر وەک سەرۆکی کۆمەڵی کورتە باڵاکان و یاخود بە شێوەیەکی گشتی بڵین کۆمەڵی کورتە باڵاکانی کوردستان تا چەند هاوکاری ئێوەیان کردو بەتایبەت لە دۆخێکی وەکو جەناب تاکە لە ئێستادا پێویستت بەوەیە کە مناڵەکانت وەک جەنابەت باست کرد دەرزیان پێویستە دەبێت مانگانە بۆیان بکڕیوە لە خانووی کرێدای واز لەوێنە کە کاک عومەر خۆی لێرە میوانە بەڵام وەکو کۆمەڵەکە تا چەند هاوکارتانن بەڵا بەڕاستی لانەخان ئەو نەی کە عومەر یارمەتی ئێمە یاوە دەستی ئێمەی گرتووە ئەگەر حکوومەت ئەوەی بکردا بە حیاتی جیابوونەوە لە خاوەن پێداویستی تایبەت تا ڕووی نایە یعنی ئەو نەی کە عومەر بەدەنگ ئێمەوەیە حکوومەت نیو ئەو نەی بۆ بکردینە ئێمە زۆر باش ئەژیان یعنی باشە بەناسخان جەنابتان وەک خاوەن پێداویستێکی تایبەت و باست لەوە کرد کە لە هاوسەرەکەت جیا بوویتەوە لەگەڵەوەی مناڵت هەیە و بژێوی ژیانی شت قورسە بەڕاستی بەڵام چۆن توانیوتە وەک ژنێک وەک ئافرەتێک بتوانیت زاڵ بیت بەسەر ئەو کێشەی کە بەسرت هاتووە وەک ئامۆژگاریەک بۆ ئەو کەسانەی کە ڕەنگە خاوەن پێداویستی تایبەتیش نەبن بەڵام کە کاتێک ڕوبەڕووی بچووکترین کێشە ئەبنەوە ناتوانن کۆنتترۆلی خۆیان بکەن تۆ چۆن توانیت لەسەر قاچەکانی خۆت بوەستی و بەخێوکردنی ئەرکی بەخێوکردنی مناڵەکانی شت لە ئەستۆ بگری سپاسی خۆی گەوراکەمەوە فزلی خۆی گەورەیە کە ئەو بەهرەی یاوە بە من کە بتوانم مناڵەکانم بەخێوکەم من پیاوی دەرەوەم و ژنی ماڵەوەم دوو مناڵم هەیە بە ڕکوپێکی بەخێویانەکەم ڕاستە خەڵک چاویان لێمانە و خێرمان پێ ئەەکەن و کەسوکار و کۆمەڵەکەمان و ئیتر ئەوەیە زۆر باشە زۆر سپاس دەستخۆش بەناسخان کەسێکی ترمان هەیە ئەگەر قسەمان بۆ بکات کەسی جیابوونەوەمان هەبێت بەڵێ مایکەکەی بیتە سپاس دەکەم شرعینەن بە بۆنی کەمی موچەوە کێشەمان بۆ دروست بۆ دەوری ساڵ و نوێکە لەگەڵ پیاوەکەمان لێ کێشاین دابڕاوین چەند ساڵە هاوسەرگیریت کردووە؟ 22 ساڵە 22 ساڵە ئەگەر مایکەکە نزیک بکەیتەوە سپاس دەکەم 22 ساڵە هاوسەرگیریت کردووە مناڵت هەیە؟ بەڵێ 4 مناڵم هەیە باشە هۆکار چییە ینی لە دوای 22 ساڵ پێکەوە بوون و پێکەوە ژیان دوای ئەوەی ڕەنگە ئێستا مناڵەکانتان گەورە بوو بن بڕیاری ئەوە بن کە لە یەک جیا ببنەوە ینی بۆشی بۆ هۆکارەکان ئەوەندە زۆرن کە ئێوە نەتوانن چارەسەریان بکەن ژیان قورسە موچەکەمان حکوومەتی هەرێم سەبەبی ئەمەیە موچەکەمان زۆر کەمە 150,000 چۆن ژیانی پێڕوا بەڕێوە جا منش پیاوەکەم کرێکارە کرێکاری شکوا هەیە ئەم ڕۆژە جاری وایە کرێکاری شەر ناسیاوە بە هەماشەوە پیاوەکەشت خاوەن پێداویستی تایبەتە؟ بەڵێ ناوەڵا لەگەڵ مناڵەکانت تا چەند تەمەنیان چەنە تا چەند دەتوانن هاوکاریت بکەن لە بەردەوامبوون بە ژیانت گەورەکەم 22 ساڵە ئیتر 20م هەیە و 16 و
هاشتا باشە وەکو کۆمەڵی کورتە باڵەکان تا چەند هاوکاری تویان کردووە وەڵی زۆر کاعمەر بە تایبەتی کۆمەڵە و کاعمەر زۆر هاوکاری یعنی بڕوا بکە کرێخانەکەم زۆری لە سەتا 92 کاعمەر بوو باش مناڵەکان تا چەند هاوکاری تەکەن یعنی لەوەی کە ئێستا مناڵەکان بەڵێ ئیش نییە بیکەن زیانیان تە لە بن اینجا کەیش ئیشی وانییە کوا ئیش هەیە بیکەن کرێکاری ئەکا گەورەکەم جاری وا هەیە و جاری وا هەیە نییە بەڵێ زۆر سپاس دواتر گەڕم وڵاتان کاک عومەر ئێوە تا چەند لەگەڵ ئەم کەیسانە دانیشتنتان هەیە تا چەند هاوکاریان ئەکەن بەڵێ ئەو کێسێنە بە تایبەتی ئێمە لانەکان خۆداگاداری بە تایبەتی ئێمە هەتا بۆمان بکرێ بیگەینەوە ئەنجامێکی باش دانشین لەگەڵیان ینی ئەوەی بەتوانێت ئێمە یا بێ بۆ بەشێکیان ئەو داواکاریانیان بۆ جێبەجێ بکەین ئەوش بە تایبەتی هەندێک شتەیە بە تایبەتی لە دەسەڵاتی ئێمەیان نیە ئەوە بە تایبەتی هەم لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و هەم لەسەر حکوومەت و دام و دەستگاکانە بە تایبەتی ئەمە گرنگە لایەنی محکەمە و محکەمەکاری و دادوەرە بە ڕێزەکان هەمویان پشتیوانی ئێمەیان کردووە هاوکار پشتیوانمان بوونە لایەنی بەرگری لە کوتەباڵەکانشیان کردو لە هەموو بوارێکە بەزێگە تو ژیانی وەکو حکوومەت تا چەند هاوکاری ئێوە بکە ئێمە بەجاخەوە زۆر هەوڵمان ناکە میوانێک لە حکوومەت داوە لەوەی کە کار لەسەر کار و چالاکیەکانی ئێوە دەکات لەلای ئێمە ئامادەیە بێ بەڵام بەداخەوە هیچ کامیان ئامادەیان پیشانەیە کە لە بەرنامەکە ئامادە بن بەڵام جەنابتان تا چەند لەو کارانە ڕازین کە بۆ ئێوە کراوە ویلانەکان بەڕاستی حکوومەت هیچ ڕوویەکی نەماوە بێتە بەرامبەری ئەم کەسانە بە تایبەتی هیچ قسەیەکی پێ نییە هیچ ئەوەی پێ نییە بە تایبەتی بەرگری لە خۆی بکات و بڵێ خزمەتم کردووە بۆ شێوە بۆم شێوەیە ئێمە لێتان ناشارینەوە بە تایبەتی مەکتتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەشێکی داواکاریەکانمانی بۆ جێبەجێ کردووە بە ڕێز کاک دکتۆر میران و کاک فامی هەردوو هاوسەرۆکرد لێرە من داوا لە هەردوو هاوسەرۆکەکەم بەڕاستی زۆر گەشت بینم کە ساکە لە ناو خەڵکو و جەماوەرن و ئەم ڕێپێوان و زارێت بە تایبەتی من حەزەکەم یەک ئاماژەیە بدەم کە چەند دەستێکی تایە لەم بەشانە ساکە بەڕێز کاک شێخلاوەرەوە تا سەردانی ماڵە شەیدەکانی کردووە زۆر من گەشتبینم بە جەنابی چکم هاوکار و پشتیوانمان بووە باز لەو کەسانەکە کە هاوکاری ئێوە دواترە گەڕەم وڵات کاک عومەر ئێوە کویکێتی نابینایان گلێ و گازندەکانتان چییە لە حکوومەت وایە خود بە شێوەیەکی تر بڵێن تا چەند هاوکاریتان کراوە لە حکوومەت وەڵی ئەگەر ئێمە دەستنیشانی گلێ و گازندەکانمان بکەین گلێ و گازندەکانمان زۆرن بەڕاستی حکوومەت وەکو پێویست هاوکاری نەکردین تەنها ئەو بڕەموچەیە کە ئەو 150,000 کە ئەیدا بە خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی حکوومەت وەکوی تر هیچ هاوکارێکی نەکردین نە لە باری خوێندنانە لە باری موچەیە بابڕێن نازانم باش ئەم گلەیانەتان گەیاندۆتە شوێنی خۆی گوێتان لێ گیراوە کێشەکانتان ئاراستە کردوون بەدەیان جار ئێمە گلەی خۆمان ئاراستە کردوون ئێستا ڕۆژی 12 ڕۆژی کەمەندامانی جیان ئێمە یادێکمان کردەوە تەنها کەسانی خێرخواز هاتن لێ هاوکاری کۆمەڵە نابینیان کرد و ما باقی بەس کاقوبادیش خۆی بەڕاستی کاقوبا دەمە سوپاسی دەکەین کاقوبا دانیشتنیشی لەگەڵ کردین لە نزیکەوە لەگەڵ هەموو خاوەن پێداویستی تایبەت ئێمە بینی خۆی داوای کرد کە ئێمە بینەک ئێمە داوای بکەین تەنها ما باقی هیچ کەسێک تا ئێستا ینی داواتیشمان کردوون نەهاتون بۆ لای وەکو خۆشت ئاماژەت پێ کرد کە بەرپرسێکی حکوومەتان داوات کردووە کە بێ لێرە بەڵام لەبەرەوە نهایەت کە هیچی پێ ناکرێت هیچی نەکردووە بۆ خاوەن پێداویستی تایبەت بێ لێرە چی بڵێت زۆر باشە کاک شاناو ئامارێکی تایبەتان هەیە بڵین لەم ساڵدا کەیسەکانی جیابوونەوە زیای کردووە ئێوە کە وەک پارێزەرێک لە یەکێتی نابێنیاندا کار دەکەن پێتان وایە کەیسەکان ئەکرێ بڵین بەرەو زیاد بوون ڕۆشتووە بە تایبەت لەم ساڵدا دیارە دوێنێ ئامارێکی گشتی ڕاگەیەنرا کە پێم وا بوو 1100
هەڵە نەبم ئەوەندە ئاماری جیابوونەوەی گشتی بوو لە دەوروبەری با بڵین سلێمانی لە ماوەی ساڵی ڕابردووە و ئەکید لەناو ئەو کەیسانەیە کەیسی خاوەن پێداویستی تایبەت و نابینای بە تایبەتی تیا بوو و وەکو ئامار بەڵێ زیای کردووە و بە تایبەتی لەم سێ ساڵەی کۆتاییە لە دوای دروستبوونی قەیرانی دارایی لە دوای ئەوەی چکە ئێمە دایما ئاماژەم بەوە کردووە من لە زۆر چاوپێکەوتن ئەوە ئەڵێم پێشوو هەر قەیران بوو بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ئێستاش هەر قەیرانەکە بۆ بە دوو هێندە یعنی ئەگەر پێشوو کەیسەکانی جیابوونەوە و کەیسەکانی تری لێکترازانی خێزانی هەبوو بێت لە ناویانە هەر بەهۆی ئەو قەیرانەوە بووە ئێستا دوو هێندەیە قەیرانەکە بۆیان بەدڵنیاییەوە کەمی بودجاوە موچە ڕەنگە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بارگەرانێکی قورستر دروست بکات بارگرانی لەوە قورستریش حەزەکەم خاتون لێرەوە ئاماژەی پێ بکەم برادران ئاماژەیان بەوە کرد کە بێگومان ئێمە ئەگەر کەیسەکانی جیابوونەوە هەبێت یان هەر کەیسێکی کە یاسایی هەبێ کەسانی نابینایان و خاوەن پێداویستە تایبەتەکان بەگشتیش هەمویان ئەوانە ڕەنگە کەسێکی ئاسایی کە کەیسێکی وای هەبێ بتوانێت بە ئاسانی لە ڕووی یاساییەوە زووتر بەرگری لێ بکرێ پارێزەرێکی هەبێ بە هەر چۆنێک بێ بتوانێت ئەوەی بەڵام بۆ کەسێکی کەمەندام و نابینا ئەوە ئاسان نییە باشە کاک شالەو من ویستم پرسیاری ئەوەت لێ بکەم جەنابەت کە وەک پارێزەر دەچیتە دادگا وەک کەیسەکان دەبێتە دادگا لە دادگا تا چەند هاوکاریتان ئەکرێت لە دادگا لە ڕووی تەکنیکیەوە لە دادگا هاوکاری هەیە دادگا ئەمە لە ڕووی تەکنیکی و جەناب دەزانی لە ڕووی یاسایەکەەوە ئاسانکاری و هاوکاری هەیە بەڵام لەو ڕووی کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت یان کەسێکی نابینا بتوانێت خۆی بە ئاسانی پارێزەرێکی هەبێت کەسێکی توێژەری کۆمەڵایەتی هەبێت ئەمەیان کە کەمترە بۆ ئەوان لەبەرەوە ئەمە پێویستیە حکومت لەم ڕوەشەوە هەرچەندە داواکارەکانی ئێمە بۆ حکومت هەر لە داواکاری و لەسەر وەرەقە ماوەتەوە بەداخەوە بەڵام ئێمە هەر داواکاریان لێەکەین و داواکارەکە من زیاتر بۆ کەرتی تایبەتە ئەکرێ ئەمە وەکو ئەوەی لێ بکرێ وەکو بۆ نمونە پرۆژەی لێ بکرێ کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت پێویستیان بەوە هەیە هاوکاری بێ بەرامبەری یاسایی بکرێن لەوانەیە ئێمە بتوانین یان بۆ نمونە هاوکار بین بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ناتوانین لەبەرەوەی کەمینەیەکین لە زۆرینەیەکی کەیس ناتوانین لە 100% هەموو ئەو کەیسانە کەڤەر بکەین یان هەموو کەیسانە ببین زۆر باشە دەستخۆش ئەگەڕە وڵاتان ئەچوە لە میوانەکانم ئەگەر یەکێک قسەمان بۆ بکات بەڵێ بەڵێ کاتە باش سەرچاو بخێر دەستخۆشی بەرنامەکەتەکەین زۆر سپاس کۆمەڵی کورتە باڵاکان بەڕاستی ئێش و ئازاری زۆرە و حاڵان زۆر خراپە ئێم دەستخۆشی لە کاقمەرەکەین نەگە کاقمەرێک باسی و ئێش و ئازارانەمان بۆ کورتە باڵا هەیە کرێچیەتە ئەم دەقە لەم کوردستانە زلا بستێ زەوی نییە کە شوار وەدەی لێ بکات و تیادانشێت جەنابی خێزانداری بەڵێ مناڵت هەیە دوو مناڵم هەیە بەڵێ تا چۆن لەگەڵ ئەوەیە کە قەیرانی دارایی وە کەمی موچە و خراپی باری گوزەران کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە خێزانەکان لە یەک هەڵبوەشێنەوە زۆرە یعنی ئەگەر ئیش بوێت خاوەن پێداویستی تایبەت ئیشێک لەگەڵ ئینسانێکی ئاسایە فەرقی زۆرە لە ئیشکردن کورتە باڵا کۆمەڵی ئیشی بۆ ناکرێت کە بجەکەشی ڕسمی نییە هەتا ئیسا لە حکوومەتیان هەر وەکو خێر پێکردنیەک وایە بۆ هیچ شتێک ناخوا حکوومەتی هەرم ئەتوانێت بە سەعاتێ حەچی خاوەن پێداویستی تایبەتێ چارەسەریکە چونکە حەچی مەسوول لە زەوی سەر ئەم زەویانی ڕامان کە دەشقە و باڵەخانە باشە جگە لە موچەی کە خۆت هەچە هیچ کارێکی ترەکەی کاری ئاسانم بۆ من کاری قۆز ناتوانم بیکەم تا چۆن هاوکاریتان نەکرێت لەوەی کە لە دۆزینەوەی هەلی کار بۆ ئەوی کە بتوانن کارێک بکەن کە لە توانای خۆتاندا هەبێت هەلی کار وەڵی ئەکرێ یعنی ئەگە کاری ئاسان کورتە باڵا بتوانن لە دارەکانی حکوومەت تەعین بێن 150 نەگەرەکەت سێ مانگ جارێ بۆ خێرم پێ بکە وەرە لە دارەیەکە دامنە ئیشەکەم پێ بکە دو ڕۆژێکشم بە خێر زۆر باشە دەستخۆش ئەگەر میوانێک قسەمان بۆ بکات بەڵێ زۆر سپاسانەکەم لاەخان بۆ ئەم بەرنامەیە وەڵام منیش پێم خۆشە سپاسی بەڕێز کاکمەرەکەم سەرۆکی کۆمەڵی کورتە باڵەکان بە ڕێزیان باسی زۆربەی شتەکانی کردووە لە دواتریشدا وە لەگەڵ هاوڕێکانم منیش پێم خۆشە وەکو کۆمەڵی وتەبێژی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان لەبەر ئەوەی لەم لایەنی تریانەوە قسە بکەم کە هەم کۆتایی ساڵیشە سوپاسی و پێزانینی کۆمەڵی کورتە باڵەکان کوردستان بە ناوی هەر هەمویانەوە بگەێنم بە سەرجەم ئەو خاوەن کۆمپانیا و کەسایەتیانەی کە لە ساڵانی ڕابردوو و لە ساڵی 2020دا هاوکار و پاڵپشت و زۆر باشەکی کۆمەڵی کورتە باڵەکان و کێشانە بۆ بکە و کێشە و گرفتاری کە بەردەوام ڕوبەڕووی ئەوە بێت وڵا کێشە و گیر و گرفتەکان زۆرن کە بەڕێزان میوانەکان و
ئەم هاوڕێکانیشمان باسییان کرد لەوانە کێشەی سەرەکی کێشەی کەمی موچە و نەبوونێتی تەندروستیە خوێندنە ڕێگاوبانە کێشەی کورتەباڵە و خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی کێشەیەکی لە مێژینە و دوور درێژە بەڵام ئێمە وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان و بەڕێز سەرۆکی کۆمەڵی کورتەباڵەکان بە تایبەتی لەم ساڵانی قەیرانی داراییدا لە پاڵ هەوڵدان بۆ کێشەکانی تریشمان هەموویمان لە دابینکردنی خواردەمەنی و پێداویستیەکان هاوکاریتان کراوە مادی کۆکردوێتەوە لەبەرەوەی هیچ نەبێت بتوانین کە ئەو لێکجابوونەوەی کە ئێستا بە شێوەیەکی بەرفراوان و خێرا هێتە ئارەوە بتوانین ڕێ پێ بگرین و من ئەگەر کاتم بنێ زۆر سپاس ئەگەڕێمە وڵا دوای لەبەرەوەی کاتی بەرنامەکەم کەمە ئەبێ کات بم بە میوانەکانی تریشم ئەگەر ئەو مایکەبەی بە بەڕێزە بەڵێ بەخێر بێ جەنابتان وەک نابینایان کێشە و گرفتەکانی ئێوە لە چیدایە و ئەو کێشانی بەتایبەت لە ئێستادا ڕوبەڕووی خێزانەکانی خاوەن پێداویستە تایبەتەکانە بنەوە چین برادران باسی گیر و گرفتەکانی کرد گیر و گرفتەکان وازح و دیارن زۆر لەوە زیاترن کە من ئاماژیان پێ بکەم بەڵام من سێ پرسیارم هەیە بۆ میوانە بەڕێزەکانن یەکی یەک پرسیار کە عومەری یەکێتی نابینایان دەست خۆش بێ و ماندوو نەبێت ئایا بەڕێزیان وەک کاری ڕێکخراوەی و وەک کاری ڕێکخراوی یەکێتی نابینایان پلانیان داناوە فۆرمی کاریان بگۆڕن لە ساڵی 2021 واتە ئەم 20 ساڵە ئەم 25 ساڵێک کە ڕۆشتووە واز لەم ستایلە بێن و فۆرمی نوێ بێنە پێشەوە کە عومەری کۆمەڵی کورتەباڵاکان ئایا پێی وان نییە کە مندامان و خاوەن پێداویستی تایبەت خۆیان بێ ئیرادەن وانیان توانی وەجێی خۆیان بکەنەوە خۆیان بسەلمێنن مامەساشانا و وەک لایەنێکی یاسایی پرسیارەکەمەکەم لە ساڵی 2012 بە سوڵتەی تەشریعی بڕیاریدا و کردی بە یاسا کۆمەڵێک مادەی دانا لە کردی بە تەشریع و ئیمزایشی لەسەر کرا و تێپەڕێنرا ئایا بەڕێزیان وەک کەسێکی یاسایی تا چەندێ بەداداچوونی کردووە بۆ ئەو تەشریعی کە لە ساڵی 2012ەوە دەرچووە بەڵێ لە ڕووی موچە لە ڕووی سەکەن لە ڕووی تاعینات لە زۆر باشە بە وەڵامی پرسیارەکانت وەرگرین سوپاس با کاک عومەر لە جەنابتەوە دەست پێ بکەم عومەر جەبار پرسیاری ئەوەی کە ئەڵێت پێتان وانییە کە خاوەن پێداویستی تایبەتەکان خۆیان بێ ئیرادەن لەوەی کە گوێ لە کێشە و گرفتەکانیان ناگیرێت بەڕاستی وشەی بێ ئەو کاتنە ئاوڕێیەکی کرد فەرمو حکوومەت یاریمی کوردستان با پلانمان بۆدانە یعنی با لەسەر دام و دەستگاکان کورتەباڵا و خاوەن پێداویستی تایبەت پرۆژەیەکی بێ یان تاینیان کایان مەشروعێکی بێ یان کارگەیەکی بێ ئێمە زۆربەی پرۆپۆزەڵەکان و پرۆژە و ئەمانەمان تەقدیم حکوومەت و حکوومەت یاریمی کوردستان کردووە هەتا ساکە هەموو پلانێک و هەموو ئێستا بۆ 2021 پلانی تازەگەریمانەیە ئەگەر حکوومەت و نەیکاتە بواری جێبەجێکردنەوە جۆ لێ نەگرێ ئێمە چی بکەین ئێمە هەر ئەوە نەمانماوە ساکە کۆمپانیا بەڕێزەکان هاوکار و پشتیوانی ئێمە بوونە لەم کاتەدا ئەوەش کاتیە بە تایبەتی ساکە ئێمە گرنگی ئەوەیە ساکە ئێمە بۆیە کە ئێمە ساکە ئەم بەرنامەی ترشمانەیە ساکە لە کاتی 2021 ئێمە داواکارین لە هەموو ئەو کەسانەی کە ڕاوێژکاری قانونی و یاسایی ئێمە لە 2021 داواکەین هەتا تۆ کارگەیەکی باشت نەبێ بۆ خاوەن پێداویستی تایبەت ئەگە من ساکە کارگەیەکی بەڕاستی مەعمەلی چەمەتوەکان یان کارگەیەکی باش مەبوایە ئەگە تو ساکە کاریگەری مەکرد لەسەر حکوومەت پێ دوایە بە داریکردی ئەم کارگانە هەلی کاری باشتر بۆ خاوەن پێداویستی تایبەت ئەڕەخسێنرێت بۆ ئەوی بتوانن کار بکەن و بژێوی ژیانیان بەرەو باشتر بەرێ بڵێ لا نەخان ئەمە ئەکەوێتە سەر وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەزارەتی پلاندانان ئەگە تۆ ئێساکە یان وەزارەتی شارەوانی مۆڵەتی پێ نەدا بڵێ منە
لێرا تۆڕە ئەگرمەچوە لای کاک عومەر لەسەر ئەو قسانی کە کاک عومەر کردی باسی لەوە کرد کە کارگەدا بمەزرێنێت و هەلی کاری باشتر بۆ نەک تەنها بۆ کورتەباڵا بۆ بەشەیەکی گشتی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان بڕەخسێنرێ و هەرێ ئەو میوانەشمان باسی لەوە کرد کە پلانتان چییە من ئەمێ پرسیاری ئەو بکەم ئەو شتانە کە پێشتر دەبوو بکرێت و بە تایبەت هەلی کار و کارگدامەزراندنی کارکرێت کە تایبەت بێ بە خاوەن پێداویستی تایبەت بۆ تا ئێستا نەکراوە و پلانی ئێوە بۆ لە بۆ دوات چیە بێت؟ بەڵێ لانەخان ئێمە وەکو یەکێتی نابینان هەوڵی زۆرمان داوە چ لە باری دامەزراندن و کاری دامەزراندنیشمان کردووە چ لە باری نیشتەجێبوون کاری نیشتەجێبوونیشمان کردووە و پلانی داهاتوشمان هەیە بە تاکید هەیە ئەمانەوە ستایلی کارەکانی خۆمان بگۆڕین بە جۆرێک لە جۆرەکان کە هەندێک قورسێتیش لەسەر حکومەت کەم بکەینەوە چ بە دامەزراندنی کارگە بێ یاخود چ بە دامەزراندنی ئەو کەسانە بێ کە توانای کارکردنیان هەیە لە کۆمپانیا و کەرتی تایبەتە تێکەڵایانکەن تێکەڵایانکەن بە کۆمەلگا بەڵام ئایا خەڵک حکومەت گوێ لە ئێمە نەگرێ ئێمە چی بکەین ینی ئەوەی لە توانای ئێمە هەر ئەوەیە کە داوا بکەین باشە کاک عومەر کۆنتاکتی ئێوە لەگەڵ بە تایبەت کەرتی تایبەت چۆنە ینی تا چەند هاوکارتانن لەوەی کە کەسانێک لەلای ئێوە بخەنە سەرکار و بەپێ ئەو کارێک کە خۆیان دەتوانن بیکەن کاریان پێ بدەن کۆنتاکتمان باشە بەس لە ڕووی دامەزراندنەوە تا ئەسیس خاوەن پێداویستی تایبەت بۆ ئێمە بۆ نابینا بە تایبەت بۆیان دانەمەزراندین بەڵام لە ڕووی هاوکاری مادی و هاوکاری مادی ئەوانە بەڕاستی هاوکاریمانەکە نەگە کەرتی تایبەت نەبووایە باوەڕکە یعنی کەیسی جیابوونەوە خۆکوشتن یعنی زۆر شت دروست دەبوو یعنی بەڕاستی شیرازەی خێزانی خاوەن پێداویستی تایبەت زیاتر دەبوو بەڕاستی من سوپاسیان دەکەم کۆمپانیەکان کەرتی تایبەت هاوکاریەکی بەرچاوی ئێمەیان کردو بە بەردەوامی ئەتوانم بڵم بەدایان عایلی ئێمە بەخێو ئەکەن بەڵێ زۆر باشە کاک شاناو پرسیاری ئەوەت لێکرا کە ئەو یاسایی کە تایبەتە بە خاوەن پێداویستی تایبەت ئەگەر سێرێکی ئەو یاسای بکەین کۆمەڵی مادەی زۆر باشی تایە کە کۆمەڵێک مافی زۆر باش ئەیا بە خاوەن پێداویستی تایبەت هەر لە دابینکردنی هەلی کار و شوێنی نیشتەجێبوون کە ئەمانە هەمووی شتی باشن بۆ خاوەن پێداویستی تایبەت ئێوە تا چەند بە دوواداچوونتان پرسیارەکە لەسەر ئەو بوو تا چەند بە دوواداچوونتان کردووە لەسەر ئەو یاسایی کە تایبەتە بە خاوەن پێداویستی تایبەت یاخود بە شێوەیەکی تر بڵێن تا چەند مادە و فەقەرەکانی ناو ئەم یاسایە جێبەجێ کراوە خات و لاانە ڕێگەم بدە لەسەر دوو بابەت قسە بکەم هەم وەڵامی هاوڕێم بدەمەوە لەسەر یاساکە هەم لەسەر بابەتی هەلی کارەکەش پێم خۆش بوو هاتە پێشەوە لەبەرەوەی ئەمەوێ باسی بابەتێکی گرنگ بکەم لەسەرەوە لە یاسای مافو امتیازی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە ژمارەکەی 22 و لە سیوێکی 12 ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەمە لەلایەن دەسەڵاتی یاسادانانەوە دەرچووە دیارە پەرلەمان ئێمازانین ئیشوکاریان دوو ئیشوکارە هەم یاسادانانن هەم ڕقابین بە دوواداچوونن بەڵام لە بەداخەوە پەرلەمانی کوردستان یاساکەی دەرکرد و وازی دێهێنا لە کاتێکە ئەم یاسای مافی امتیازی کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاسایەکی زۆر جوانە یعنی لە ناوەڕۆکی بۆچی بە دوواداچوونتان بۆ نەکرد بە ئەوەی کە بزانن بۆ وازی لێ هێنراوە خاتولانە ئێمە ڕێکخراوەکان بەگشتی من ناڵێم تەنها نابینایان کارمان بەرگری و فشارکردنە دڵنیا بەرگریمان کردووە و فشاریشمان کردووە برادران هەمویان ئاگادارن بە کۆنگرەی ڕۆژنامە نووسی بێ بە ڕاگەیاندن بێ بە مقابلات بێ بە بەیاننامە بێ بە ڕەخنەگرتن بە هەموو شێوازەکانی با بڵین شێوازە مەدەنیەکان ئێمە تەنانەت گەیشتۆ تەمانگرتنیش بۆ جێبەجێکردنی یاساکەمان پێتوانی ئەگەر ئەم یاسایەوە خۆی جێبەجێ بکرێ و پێشتریش ئاماژەم پێکرد کۆمەڵی مادەی زۆر باشی تایە بۆ خزمەتی خاوەن پێداویستی تایبەت ڕەنگە ئەو کاتەش کێشەی نێوان خێزانەکان و هەڵوەشاندنەوەی خێزان بەم شێوە بەرچاوە زیاد ناکات من وەکو یاسایەک لێرەوە پەیامێکەیەم هەم یاسایەک و هەم نابینایەک ئەوە ئەڵێم لێرەوە هەندێک کەس بەرجۆمەکەوێت کە ئاڵێن داوای هەموارکردنەوەی یاساکەکەم من ئەڵێم تەنها یاساکە جێبەجێ بکرێت بەس هەمواریش نەکرێتەوە ژیانی کەسانی کە مندام بە تەواوەتیە گۆڕێ و دواتر ئێمە ئەکیت ئەگەر گۆڕانکاریەکە بێ با ئێمە جێبەجێکردنی ئەمە ببینین اینجا داوای گۆڕانکاریەکەی باشە تایبەت بە هەلی کار باس طبعاً ئێمە هەمیشە وتومانە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و نابینایانیش بە تایبەتتر ئەکیت پێویستمان بەوە هەیە ئێمە داوای دامەزراندنمان لە مێژەوە کردووە لە حکوومەت و تقریبان بێهیوان کردوین بەڵام هەر ئێمە شەرگیز بێهیوان نابین لە هەوڵی خۆمان بەزیتر نازانین جوابی ئەوان چییە بێ تایبەت بەوە ئێمە لە ماوەی ڕابردووە پرۆژەیەکمان ڕاگەیاند وەکو ڕێکخراوی یەکێتی نابینانی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی کوخ کە ڕێکخراوێکی ڕاوێژکاری و
پەرەپێدان و ڕایەنانی توانامرۆیەکانە دیارە گرنگی ئەم پرۆژەیە لەوەیە کە بەس بە تەنیا بۆ نابینانیە و بەس بە تەنیاش بۆ شاری سلەیمانی نییە. چی ئەکەن لەو پرۆژەیە ئێمە ئامانجەکە ڕێکە و ئامانجەیە کە برادران باسیەکەن هەم کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕائەهێنین هەم لە ڕووی فکری و میهەنیەوە بۆی ئامادە بن بۆی و کارکەرێکی سەرکەوت و لە هەر شوێنێکا بیانێ کار بکەن و لە هەمان کاتیشا هەوڵی دامەزراندن و دۆزینەوەی کار و کاردامەزراندنی خۆشیان هەیە ئەتوانێت کاری خۆی بکە هەیە ئەتوانێت لە شوێنێکا کار بکە دیزاین بکە فۆتۆ یعنی بە کارە جیاوازەکان داوای ئێمە لەم پرۆژەیە بۆ کەرتی تایبەتە بۆ ڕێکخراوەکانە و بۆ حکومەتیشە بە تایبەتی بۆ وەزارەتی کار ئێمە لەگەڵ ڕێکخراوی یەکێتی نابینانی کوردستان ئەگەر ئەم پرۆژەیە کە ئێمە ئامانجمان و هیوامان ئەوەیە لە ساڵی 2021 بکەوێتە سەر پێی خۆی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە مانگی 2-3ەوە ئەگەر پاڵپشتی دارایی پرۆژەکە تا ئەم دقەیە کە من و تۆ قسەکەین هاوکاری نەکراوین ئێمە لێرەوە داواکەین و پەیام ئەدەین بە کەرتی تایبەت بە کۆمپانیا بە ڕێکخراو بەلایەنە پەیوەندیدارەکان هاوکار و پشتیوانی دارایی ئەم پرۆژەیە بن ئەم پرۆژێ ئامانجی ئەوەیە لە ماوەی 6 ماندا زیاتر لە 1500 کەسی خاوەن پێداویستی تایبەت بە هەموو توێژ و جیاوازی شارەکانەوە سوود پێ بکەن. زۆر باشە دەستان خۆش بێ ئەگەڕێمە لای میوانەکانم ئەگەر یەکێکتان قسەیەکتانە بێ فەرموون. دەستخۆشی لەکەم سپاس بۆ بەرنامەیە بەڕاستی هەمیشە کورسات بۆتە دەنگ و ڕەنگی و پەیامی ژیان و گوزەرانی ئەمەی کورتەواڵەکان گوازرێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار و حکوومەت من لێرەوە دەستخۆشی لە کامەر و ستافی دەستی کاژێری کۆمەڵی کورتەواڵەکانەکەم کە هەردەم بوون پابند بوون بەوەی کە داکۆکی کار بن لە مافرڕەوای کورتەواڵەکان چ لە بواری دارایی چ لە کۆمەڵایەتی و چ لە بوارەکانی دیکەی ترا بەس لە ئەو کاکشانیەوە بزانم باسی یاساکەی کرد یاساکە یەک بڕگەیەکی لێ جێبەجێکراوە ئەوش ئەوەیە کە جاریشکە داتەوە بە لیژنەوە ئەگەر بە ئەو دکتۆرە بە فکری خۆی کەوتی تەواوە خاوەن پێداویستی تایبەتە تەواوە خۆم من بۆ خۆم 3 جار لیژنەم کردووە تا ئێستا لیژنەیەکم 60 لیژنەیەکم 95 لیژنەیەکم 85 نازانم بە کامیان قەنەعەت بکەم لەبەرەوەی ئەم یاسایە هەر وەزیرێک کە هێتە شوێنی وەزارەتی کار لەبەرەوەی 4 ساڵی بەدەستەوەی نازانێت چۆن وەزارەتەکەی بەرێ بەڕێوە لەبەرەوەی هیچ پلانێک و استراتیژیشی پێ نییە هیچ داهاتێکی ئۆتۆی نییە کە بتوانێت پلانێک بۆ کورتەواڵا و خاوەن پێداویستی تایبەتدان زۆر باشە ئەگەر من پرسیارەوە لە جۆرا بکەم خێزانداری بەڵێ مناڵەت هەیە بەڵێ ئامۆژگاری تۆ بۆ ئەو کەسانە چیەکە بە تایبەت خاوەن پێداویستی تایبەتن و بە هەر هۆکارێک بێت شیرازەی خێزانەکانیان هەڵدەوەشێنەوەەوە لە هاوسەرەکانیان جیا دەبنەوە ینی ئامۆژگاری ئێوە وەک کەسێک کە خێزان و مناڵت هەیە چییە؟ ئێمە سپاس دەکەن جاریشکە بۆ ئەو مۆزۆی کە جاریشکە وروژاندەوە لەبەرەوەی من کە لە کۆمەڵی کورتەواڵەکان کاک عومەر سەر لیژنەیەکی پێگەناوە بۆ ماڵە بە دوادا چوون نەکەین بۆ ماڵانی کە لێک ئەترازن یاخۆت بە تەمای لێکترازانن بەهۆی نەبوونی قەیرانی دارایی و کۆمەڵێک لە بابەتەکانی تریکە ئەکەیەتە جیابوونەوەی هەردوو لایەن کۆمەڵی کورتەواڵەکانی کوردستان توانێت ئێوە لیژنەیە دروستکات بتوانێت بە هەر شێوازێگە پێشیان بهێنێتەوە ئیتر ئایا بەدابینکردنی کرێخان و بێ یاخود بە هاوکاری مادی بێیان بە هاوکاری معنەوی بێ توانێتی ئەو لێکترازانە بە تەواوی کەم بکاتەوە لە ناو کۆمەڵی کورتەواڵەکانی کوردستان ئێوە هاوکار دەبن دەستان خۆش بێ کەسێکی تر هەیە قسەمان بۆ بکات ئەگەر مایکەکەی بیتێ خۆش بە سازکردنی ئەم بەرنامەیەم ڕاستی هەوڕێن ئاماژەمە کۆمەڵک شتی زۆر بەڵاوی کە ماوەتەوە باز لە کێشە نەکەین ئەوەی کە هەیە تا چەندە ئەکرێت کە لەم بارودۆخە و ژیان بە تەواوەتی قورس بووە تا چەندە ئیش لەسەر ئەوە کراوە کە کەمەندامان بە عام لە باجەکان چۆنەڵی خۆش بن بەڵێ ینی ببورێن لەوەی کە باش وەرگرنیان لە هەندێک ڕووی تێچونە کە هەندێک شت وەکو خزمەت گوزاریەکان ئەگەر چی کەتی تایبەتیشە بەڵام ئەکری حکوومەت لە بەرامبەر ئەوانە هەندێک باش لەسەر ئەوان قورسکا و بۆ نمونە ئەتر لە ڕووی هێڵەکانی پەیوەندی و یان کۆمەڵک شتی ترەوە کە هەن بۆ ئەمان بە شازێک داشکیان لە هەموو شتەکانە ئەوەی کە پەیوەندی بە باج و سیستەمی باشدانەوە هەیە تا چەند ئیش لەسەر کە چوەکو ڕێکخراوەکان چ وەکو حکوومەت کە کاتێک بارودۆخی ژیانی بە عام ڕەنگە بۆ فەرمانبەرێکی ئاسایی تەواو قورس کرد بێت
کەواتە بۆ کەسانێک کە ئەگەر داهاتێکی مەحدودیان هەبێت ڕەنگە زۆر زیاتر قورستر بێت. تۆ پێ دوای ئەگەر هاوکاری بکرێن بە تایبەت لە هەندێک لەو باجوانی کە جەنابەت باست کرد بۆ نمونە پارەی ئاوە کارەبای هێڵی ئینتەرنێتە هەر خەدەماتێکی تر کە ڕسومات و باجی هەبێ ئەگەر ئێوە کار ئاسانیتان بۆ بکرێت ئەو کەیسانەی کە هەیە بە شێوەیەکی گشتی بە تایبەت جیابوونەوە بەرەو کەمبوونەوە بچێت لە کاتێکا تۆ ئەگەر بەشێکی زۆری ئەم ڕسومات و باجوانە نەی ڕەنگە کێشەکانیش لە ناو خێزاندا بەرەو کەمبوونەوە بچێت. ڕاستی حقەتەن چونکە ڕەنگە ڕژەی کەمەندەمان خۆی یەکەم زۆر ئەوە نەبێت کەس بڵێ زەختێکی ئابووری زۆر بەهێز خاتە سەر حکوومەت. دوای ئەوە ژەمە ڕەنگە چۆنەڵی هەمیشە بوونی شتێک لە هیچ باشترە ڕەنگە ئەمە بەشێک لە پێویستیەکانی بۆ جێبەجێگەچکە ئەمڕۆ بتێن نەتەوێت دنیای ئەم ڕۆوای لاتوە بۆیم پێشکەوتنانەوە سەرکی کۆمەڵک هەرێکە و موبایلێکی پێێرەکە و خەتی ئەتەرنێتە پێویستیان کارەبە ئاوە پارەی نازام خۆڵ و خاشاکە هەموو ئەمانە ڕەنگە بۆ کەسانێک کە بیانە ژیانێکی سادە و هەرچۆنێک بێ و بژین تا ڕادێک کۆمەڵک پێویستی بۆ دەسڕەکە ناڵی بڵی ژیانێکی زۆر باش ئەوەی کە شایانی بکەم مرۆڤ پێی دڵخۆش بێ بەڵام زۆربەی لەم کاتانە هاوکارە بۆ دەست خۆش بێت بەداوای لێبوردنەوە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کاک عومەر خدر ئەگەر پەیامی کۆتایی جەنابتان و چی دەکەن بۆ لەمە وڵا بۆ لەمە جوواکە بتوانن هاوکاری تەواوی خاوەن پێداویستە تایبەتەکان بکەن. بەڵێ ئێمە ئەو بەڕست کاکازان ئاماژەی بەو باز و ئەوانە کرد طبعاً لە پرۆژە یاساکە تایەتی بەڵام پرۆژە یاساکەمان بەداخەوە جێبەجێ نەکراوە و پشتگوێ خراوە تا ڕادێک زۆر بەڵام ئێمە پلانمان هەیە لە داهاتووە ینی ئێمە وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە ینی خاوەن پێداویستی تایبەت وەکو کاکشانەوەش ئاماژەی پێکرد بیخێنە سەر کار و هەلیکاری بۆ بدۆزینەوە بەڕاستی ئەمە زۆر ئێحتیماممان بە هەڵمان بە حکوومەتە نەماوە کە حکوومەت بتوانێت وەکو پێویست کارمان بۆ بکات و بتوانن کاری دامەزاد و خاوەن پێداویستی تایبەت بکە وەی کە کردوشمانەوە کێچێتی نابینانی کوردستان زیاتر جوهدی خۆمان و کەرتی تایبەت بووە بەڕاستی چ لە باری خوێندنە هەتا ئەستا حکوومەت هیچ کار ئاسانێکی بۆ خوێندکارانی ئێمە نەکردووە زۆر باش نەکردووە بگرە ینی زۆر زار ئاستەنگیشمان بۆ دروست دەبێت سپاس دەکەم کاک عومەر جەبار ئەگەر کۆتا قسەی جەنابتان و پلانتان چی دەبێت بۆ داهاتوو بۆ کارکردن لەسەر خاوەن پێداویستە تایبەتەکان ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم. زۆر سپاس جارێ پەرلەمانی شەرعەتێکی نەماوە لای ئێمە چکم یاساکە تا ساگە یازەکە هیچی جێبەجێ نەکراوە هەم ئەگە کەرتی تایبەت نەبووە بە تایبەتی زۆربەی خاوەن پێداویستە تایبەتەکان هاتنە سەر جادەکان و ڕاستی ئەوە نەخوا حکوومەت هێرێمی کوردستان سوپاسی زۆربەی کەرتی تایبەت بکە هەر بەیانی کۆمپانیای تۆمان و کۆمپانیای قەیوان و کاکمەریوان و کاکجەمال و ئەوان هەمیشە هاوکار و پشتیوانی ئەمە بوون کاکمەلا سەلام و کاکاوان بەردەوامە بن لە هاوکاریکردنی خاوەن پێداویستە تایبەتەکان کاک فەرحانوان هەمیشە هاوکار و پشتیوانی ئەمە بوون من لێرەشەوە داواکەم سپاس بۆ بەرنامەی بەخشین ومانە شاوکارمان بوون من لێرەوە داواکارم من چوم لە حکوومەت دەستم شوەریوە ئێستاکە بەڕاستی ئەوە ئەمەلمان ماوە هەردووە سەرۆکە داواکارین هاوکارمان بن پێشتر چۆن هاوکار و پشتیوانمان بوون چونکە من ئەو خوشکە جوانم بەڕاستی چۆن بەدیار سۆبەکەەوە دانیشت بوو زۆر باشە بەجاوی لێبوردنەوە کاتی بەرنامەکەم شەرعەتێکی نەماڵە زۆر سپاس کاک شاناو بە تایبەتی ئێمە داواکارین لەسەر جەم کۆمپانیەکان کەرتی تایبەت هاوکار و پشتیوانمان بن زۆر باشە کاک شاناو زۆر بە کورتی ئەگەر کۆتا قسەی جەنابەت زۆر بە کورتی کەسانێکی پڕ لە فکر و بیر و توانە بیرۆکە و پرۆژەیان پێ حکوومەت لایانی کەرتی تایبەت فەرمو هاوکاریان بە زۆر سپاس دەستخۆش بۆ هەرێک لە میوانەکانم شاناو پێشڕە و پارێزەر و لە پرسراوی پەیوەندیەکان لە یەکێتی نابینایانی کوردستان عومەر جەبار ساڵح سەرۆکی کۆمەڵەی کورتتەواڵاکانی کوردستان عومەر خدر سەرۆکی لقی سلێمانی یەکێتی نابینایانی کوردستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوو سپاس بۆ ئەو میوانانش کە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیان هەبوو ئێمەش بە هیوای ئەوەی کە ئەو کێشە و گرفتانەی هەیە لە ڕێی فایل و دیاردەوە بگاتە لایانی پەیوەندیدار وەکار لەسەر ئەوە بکرێت بۆ پلانی ساڵی داهاتوو بژێوی خاوەن پێداویستە تایبەتەکان بەرەو باشتر ببرێت تا فایل و دیاردەی ئەڵقەی داهاتوو بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە بن.